تا ئێستا لە گەرمیاندا تاقیگەیەکی ناوەندی بۆ تێستکردنی بەرهەمە کشتتوکاڵی و خۆراکیەکان نییە. ئەمە بۆ شایی دروست کردووە. پسپۆڕان دەڵێن هۆکارە بۆ نەبوونی کۆنتڕۆڵێکی ورد و زانستی لەسەر کوالێتی بەرهەمەکان و بازاڕیش. لە کفری ماوەیەکە کار دەکرێت بۆ دانانی تاقیگەیەکی ناوەندی بۆ ئەو مەبەستە. پرۆژەی تایبەتی بۆ ئامادە کراوە، بەڵام پێویستی بە تەرخانکردنی بڕەپارەی پێویستە لەلایەن حکوومەتەوە. کۆلێجی کشتتوکاڵی زانکۆی گەرمیان و فەرمانگەکانی کشتتوکاڵ و ڤێتەرنەری شوێن و ڕێیان بۆ دامەزراندنی ئەو تاقیگەیە ساز کردووە کە دەتوانن گرفتێکی گەورەی ئەکادیمی و تەندروستی ناوچەکەی پێپڕ بکەنەوە. هەوڵی ئەومان داوە کە بەم سێ بەشەمانەوە بەیتەری و کشتتوکاڵ و کۆلێجی کشتتوکاڵ پێکەوە ئەگەر بێتە خاوەنی ئەو ئامێرانە ئەتوانێت ئەو تێستانە ئەرێرا بکە. ئەو تێستانەش پێویستیەکانن بۆ ئەوەی پاشە ڕۆژە خوێندکار بتوانێت ئەو تێستانە بەشدار ببێ لە کارکردنیانە و هەروەها داتایان لێوەربگرێ بۆ توێژینەوە ئەبێتە یارمەتی دەربۆیان و کۆلێژی کشتتوکاڵیش ئەبێتە سنتەرێکی باش بۆ گەرمیان بۆ ئەوەی وەک دەڵێ هەم لە ڕووی کوالیتیەوە شتەکان یەکلا بکاتەوە هەم بتوانێت وەسیقە بدات بە خەڵک وەسیقەیەکی باوەڕ پێکراو و لە هەمان کاتیشە بۆ تەندروستی خەڵکەکە ببێتە جێی مایە. ئێمە لەگەڵەوەی ئەگەر بیت و ئێمە 4 دەستگا لەگەڵ بەرەوبەرایەتەکانمانە لە گەرمیان لە ئیداری گەرمیان 4 دەنگ بین تەکیدین ئیداری گەرمیان پشتگیریمانەکە وزارەتەکانمان بتوانین بەرەوبەرەکان قەنەعەتیان پێ بکەن کە ئەمە کاریگەری هەیە پاڵپشتیمان بکەن بودجەیەکی بۆ دانرێ ئەتوانین ئەو مختبەرە دانری لە کفری مختبەرێکی سەرکەوتووە بێ ئەتوانین بڵێن کفری و هەروەها لە کفریوە بۆ گەرمیانیش سوودی لێ ببینێ و ئەمە ڕەبتی بە ژیانی هەموو تاکی ئەم شارەوەیە. تاقیگە زانستیەکانی تری ناوچەکە کە لە ئێستادا هەن تێستی بەرووبوومە خۆراکی و ئاژەڵەکانی تیادا ناکرێت. شارەزایانیش دەڵێن هیچ ڕێگایەکی زانستی گونجاو بۆ کۆنتڕۆڵی بازاڕ نییە جگە لە دانانی تاقیگەیەکی ناوەندی لەو چەشنە. سامان کەریم کورد چاد نیوز کفری.